موچە دەنگی نییە و حکوومەت و وەزارتی دارایش وەڵامی تەلەفۆن نادەنەوە. مامۆستا ئاینی خۆبەخشەکانی شکووانە بێژان داوای بەگرێ بەزبوونیان دەکەن و ئەمانە و چەندین هەواڵی دیکەم بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ 50 ڕۆژی تەواو بەسەر دوایین دابەشکردنی موچەدا تێدەپەڕێت. 2 هەفتەیە هەرچی میدیا و پەرلەمانتاری کوردە لە بەغدا دەڵێن موچە گەیشت، بەڵام 1 دینار نەچۆتە گیرفانی موچەخۆران و فەرمانبەرانەوە. ئەوەی مێش میوانی نیە وەزارتی دارایی هەرێم و حکوومەتی هەرێمە لەبارەی هەموو شتێکەوە ڕاگەیەنراویان هەیە و چالاکی بڵاو دەکەنەوە جگەل لە موچە. وەزارتی دارایی هەرێم وتەبێژی ئەو وەزارەتە وەڵامی پەیوەندی تەلەفۆنی نادەنەوە. لەو ماوەیەدا 964 چەندین جار پەیوەندی پێوە کردووە بەڵام بەردەست نەبووە. ئەمەش لە کاتێکدایە ئەمڕۆ لە هەندێک میدیای نزیک لە حکوومەتی هەرێم هەواڵی ناردنی 550 ملیار دینار بۆ موچەی فەرمانبەرانی کوردستان بڵاو کراوەتەوە، بەڵام هیچ سەرچاوەیەکی فەرمی لە حکوومەتی عێراق و وەزارەتی دارایی عێراق هەروە لە حکوومەتی هەرێم و وەزارتی دارایی هەرێم هیچ لێدوانێکیان لەم بارەیەوە نەداوە و کەسێک نییە هەواڵەکە پشت ڕاست بکاتەوە. دوای ئەوەی وانەبێژانی پەروەردە بڕیاری دامەزراندنیان بە شێوەی گرێبەست بۆ دەرچوو خۆبەخشانی وەزارەتی ئەوقافیش دەستیان کردووە بە جوڵە و داوا دەکەن دابمەزرێنرێن. ڕەشید حەمەجەزا مامۆستایەکی خۆبەخشی ئاینیە لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی بە 964 وت. هەموو ژیانمان تەرخان کردووە بۆ مزگەوت و خزمەتکردنی نوێژخوێنان، بەڵام حکوومەت هیچ موچەیەکمان پێ نادات، بۆیە ئێمەش بە هیواین ئاو شێوەی وانەبێژان بە شێوەی گرێبەست بێت یان بە هەر شێوەیەک بێت دامەزراندنمان بۆ بکەن. وەکەوەی باسی دەکات بە هەموو کوردستان ژمارەیان نزیکەی 1500 خۆبەخش دەبێت. ئەگەر بڕیاری دامەزراندنیشیان بۆ دەربچێت بارگرانێکی گەورە لەسەر حکوومەت دروست نابێت. لای خۆیەوە عەباس خدر بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی بە 964 وت چۆن وانەبێژان دامەزراون ئاواش بە هیوای خۆبەخشانی ئەوقاف کە لە ئیمام و ئیمام خەتیب و کارگوزاران پێکدێن دابمەزرێنرێن. پاسێک لە کلکە سماق 5 تەقلەی لێدا و 33 بریندار و گیان لە دەستدانێکی لێکەوتەوە. تا ئێستا 26 برینداری ڕووداوی وەرگەڕانی پاسەکەی کلکە سماق گەێنراوەتە نەخۆشخانە. یەکێک لە سەرنشینانی پاسەکەش دەڵێت 4-5 تەقلەیان لێداوە. دکتۆر کامران عەباس بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە بە 964 وت. لەگەڵ زانینی وەرگەڕانی پاسێک بە زووی ئامادەکاریمان دەست پێکرد بۆ پێشوازیکردن لە برینداران. تا ئێستا 26 بریندار گەێنراونەتە نەخۆشخانەکە و کەسێکیش گیانی لەدەستداوە. لای خۆیەوە نالی سعدون کە منداڵێکی سەرنشینی پاسەکەیە لە نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید لە کۆیە بە 964 وت. یەکەم جار ئیستۆپی پاسەکە تێک چوو، دووەم جار 4-5 تەقلەمان لێدا و کەوتینە خوارەوە. ئەوانەی لە پاسەکەدا بوون قوتابی سنتەرێکی لە بەرکردنی قورئانی پیرۆز بوون لە ناحیەی دارەتوو هەولێر و لە لۆفەکانی کلکە سماق پاسەکەیان وەرگەڕاوە. لە ئەنجامدا مامۆستاکەیان گیانی لەدەستداوە. تا دێت ماڵوێرانی گوندەکانی سنووری ئامێدی زیاد دەکات بەهۆی بردمانەکانی تورکیاوە. ئێستا گوندێکی دیکە بە تەواوی چۆڵ کراوە، خەڵکەکەی بارگە و بنیان پێچاوەتەوە بەرەو دوهۆک. گوندی جمبلکێ لە سنووری قەزای ئامێدی 4 ڕۆژە چۆڵ کراوە و موختاری گوندەکەش دەڵێت بەشی زۆری دانیشتوانی گوندەکە هاتوونەتە پارێزگای دوهۆک. نزار عەباس موختاری گوندی جمبلکێ لە سنووری قەزای ئامێدی بە 964 وت. پێش 4 ڕۆژ گوندەکەمان چۆڵ کرد بەهۆی ناسەقامگیری گوندەکە و شەڕی بەردەوامی نێوان تورکیا و پەکەکە. وتیشی پێشتر تەنیا 8 بۆ 10 خێزان لە گوندەکە دەژیان، بەڵام ئێستا بە تەواوی چۆڵ کراوە و نزیکەی 6 خێزان ڕۆیشتونەتە دووهۆک و 2 خێزانەکەی دیکەش بۆ گوندەکانی دەوروبەر گواستویانەتەوە. باسی لەوەش کرد دانیشتوانی گوندەکە بژێویان لەسەر بەرهەمی کشتتوکاڵیە و زۆربەی کەلوپەل و پێداویستەکانیان بەجێهێشتووە. هەروەها لە ناو گوندەکە خانوویەک و نزیکەی 6 دۆنم زەوی و داری بەرهەمدار و پوش و پەلاش سوتاوی. هەواڵەکانم پێشکەشکردن. شاد